ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز مناوڕۆ تۆفیقم لە ئەڵخێم شەوی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسەکردن لەسەر ئازادی ڕادەربڕین و ڕەوشی دیموکراسی لە هەرێم. ئەم دوو چەمکە هەردووچیان گرێدراوی یەکن. ئەگەر ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەرتەسک بکرێتەوە ئاخۆتوانین بڵین هەرێمەکەمان هەرێمیشی دیموکراسیە، چکە بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکان، بەپێی راپۆرتی ڕێکخراوە NGOکان، بەپێی راپۆرتی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان و هەروەها بەپێی راپۆرتی قونسوڵخانەکان و چاودێرانی ڕەوشی دیموکراسی لە هەرێمی کوردستان ئاماژە بۆەکەن کە ڕەوشی ڕادەربڕین و هەروەها ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بە تەواوەتی خەریکە بەرتەسک دەبێتەوە. ئەگەر بەم شێوازە ئازادی ڕادەربڕین بەرجەستە بکرێت لە هەرێمی کوردستاندا و ڕێگری بۆ دروست بکرێت، ئاخۆ پرسیار دەکەوێتە سەر ڕەوشی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا. ئەم شەو گفتوگۆکین لەسەر ئەم تەورە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم، بەڕێز سەرتیب جەوەر نووسەر و ڕۆژنامەنووس کە بە سوپاسەوە جەنابیان لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانن، هەروەها کاک شۆن محەممەد چاودێری سیاسی کە بە سوپاسەوە جەنابیشیان بە هەمان شێوە لە شاری هەولێر لەگەڵمانن. ئەگە سەرەتا لە کاک سەرتیبەوە دەست پێ بکەین. کاک سەرتیب، یعنی ئێستا ئێمە کە گفتوگۆکەین ئەزانین کە ئازادی ڕادەربڕین و ڕەوشی دیموکراسی لە هەرێمی کوردستان بەهۆی چەند لێکەوتەیەکەوە، بەهۆی چەند ڕووداوێکەوە کە زۆربەمانی هێناوەتە قسە و چاوی زۆربەی چاودێرانمان لەسرە بە تەواوەتی کەوتۆتە ژێر پرسیارەوە. ئاخۆتوانین بڵین ئێستا ڕەوشی ئازادی ڕادەربڕین و دیموکراسی لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە؟ ڕەوشی ئەوی کە پێی دەگوترێ ئازادی یان دیموکراسی لە هەرێمی کوردستان ڕنگدانەوەی واقعی سیاسی لە هەرێمی کوردستان. واقعی سیاسی لە هەرێمی کوردستان چەندە خراپە، دۆخی ئازادی ڕادەربڕین و قسەکردن لە هەرێمی کوردستان ڕادەربڕین زۆر خراپتر بووە لەوەی کە پێشتر هەبوو. جاران دەمانبینی کە زۆرێک لە ئیتیفاق لەنێوان لایەنە سیاسیەکان هەبوو، جۆرێک لە ئارامی و ئاسایش لە نێوان لە حکومڕانی هەبوو و پەرلەمان دەوری خۆی باشتر دەبینی، یعنی ڕۆژنامەگەریش لە کوردستان باشتر بوو لە ئێستا. بەڵام باردۆخی سیاسی ئێستا زۆر خراپە و جوگەکانی حکومڕانی بە تەواوی پەچیان کەوتووە و دام و دەستگاکانی قەزا لە هەرێمی کوردستان تێکەڵ بە باری سیاسی کراون، تێکەڵ بە بەرژەوەندی حزب کراون و قازیەکان، یعنی بەشێک لە قازی و لە حاکمەکانی هەرێمی کوردستان بوونەتە کادری حزب و بە تەکید ئەوەی ئێستا دەیبینین ئەنجامی ئەو دۆخەیە کە ئێمە تەوەقوعمان دەکردوای لێبێ و بەڕاستی جاران بە جۆرێک لە حەڕەشە و گوڕەشە و هەندێک جار تیرۆری لێکەوتۆتەوە و بەڵام ئێستا دیارە دەیانوو لە ڕێی دادگاکانەوە کۆتوبەندی باری یان کۆتوبەندی ڕۆژنامەنووسان بکەن و دیموکراسی لە پاشەکشێکی زۆر مەترسیدارە. ئەوانی تۆ باس کرد راپۆرتەکانی هیومان رایتس وۆچ، راپۆرتەکانی راپۆرت و قسە و لێدوان و بەیاننامەی قونسوڵخانەکان ئێمە خۆمان لە کوردستان دەژین، یعنی واقعەکە لە بەرچاومانە خۆپیشاندان تاوان نییە و ئەو دادگاییە کە لەسەر ڕۆژ ڕابردوو بینیمان ئەو 5 کەسێک کە بە تەواوی ئیتر خرانە کونجی زیندانەوە بە 6 ساڵ زیندانی کران، تۆمەتەکانیان تۆمەتی عجایب بوون و داتاشراون بێگومان تۆمەتەکان. ئەوەی ئەم ڕۆژ کە لە ناو دادگای هەولێر ینی قۆناغێکی دیکەی زۆر مەترسیدارە و بەڕاستی ئەو دۆخە تەنها پارتی کە لێبەرپرسنیە کە دادگاییەکە لە سنووری هەولێر بڕێوە دەچێت، بەڵکو هەموو لایەنە سیاسیەکان لێبەرپرسن و ئەو تۆمەتەی ئەمڕۆ خراوەتە پاڵ ئەو جیراوانە سەر و کۆمار لێبەرپرسە، ینی بەعدی زۆر جیاوازی هەیە. نەتیجەی ئەخیر کاریگەری و ڕنگدانەوەی زۆر خراپی لەسەر سومعەی هەرێمی کوردستان هەیە. هەرێمی کوردستان بەخۆی بە قۆناغێکی زۆر خراپدا تێدەپەڕی، باری ئابووریەکەی خراپە، عیلاقاتی لەگەڵ دەرودراوسێ خراپە، لەگەڵ بەغدا عیلاقاتمان خراپە، لە ڕووی ئەمنیەوە ینی کاتیوشا لە ناو هەولێر دەژیرێتە فڕۆکەخانە و لایەنە سیاسیەکان بینیان زۆر خراپە. پەرلەمان لە خراپترین دۆخی دا لە ماوەی 30 ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستان. جا ئێستا ئەوەش هاتووە سەرەوە فۆگاها مەسەلەی کۆتوبەند و دەمگرتنی خەڵکو و ڕێگرتن لە خەڵکیات و سەر کە پێم وایە نەتیجە ئەگەر بێت و باردۆخی هەرێمی کوردستان بەرەو خراپی بڕۆوە، ئەوانەی کە پشتیوانیمان لێ دەکەن لە دەرەوە بڕیار بێ پشتمان لێ بکەن، ئێستا عملیکە خێراتر دەبێت بۆ چونکە ئێمە هیچ پێویستێک نەماوە پشتیوانی لە هەرێمی کوردستان بکەن، چونکە ئێمە نە حکومڕانێکی باشمان هەیە، نە بەرژەوەندەکانمان لەگەڵ ئەوان گرێداوە
و لە سەروی هەموو شیانەوە ئێستا کە دیموکراسی بە خراپترین دۆخیدا تێدەپەڕێن لە ماوەی 30 ساڵی ڕابردوو. بەڵێ دەست خۆش کاک سەرتیب کاک شوان محەممەد ینی کاک سەرتیب جەوهەر کۆمەڵێک ئاماژی گرنگی داوە کۆمەڵێک خاڵیشی ڕوون کردەوە کە ئەمانە بەڕاستی ئەگەر بەم شێوەیە لە هەرێمی کوردستاندا ڕەوشەکە بگوزارێت ینی کۆی پرۆسەکەمان لە هەرێمی کوردستان هەم لە ژێر مەترسیدایە هەم ینی لە پرسیارێکی گەورەدایە کە ئاخۆ ئەم ڕەوشە کێ لێ بەرپرسیارە ینی ئەو تا بۆ نمونە ئەوەی کە دەگوزارێت لایەنەکان هەمووی بەشدارن تایدا ئەوەی کە دەگوزارێ ئەنی کەسێک نییە بێت ڕەوشەکە بە شێوازێکی ڕاستدا بەرێەوە ڕێڕەوڕاستەکە بدۆزێتەوە کەواتە ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەی کە پەیڕەوی دەکەین لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی ئازادی ڕادەربرینەوە لە ڕووی پەیوەندی سروشتی و ئاسایی نێوان لایەنەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی حکوومەت ئەتوانین بڵین ناتەندروستە ئەگەر ناتەندروستە کێ بەرپرسە بەڕاستیانی لێ سپاس سڵاو بۆ بینەرانی کورسات وەڵام من دەمەوێ ئەگەر بوار بدەیت تۆسێک بچمە ینی بارگراوندی ئەم پرسەوە ئەگە بیرمان نەچێت ئێمە ملەتی کورد چێ لە سەردەمی ڕاپەڕین بەهاری 1991 و دواتریش هەموو ئەو پشگیریانەی کە ئەکراین لە ڕوانگەی مەزلومیەتی ملەتەکەمانەوە دەکرات چونکە ئێمە ملەتێکین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابشکراین بەسەر 4 دەوڵەتەوە 4 دەوڵەتی بەڕاستی دیکتاتۆر و شۆڤێنی و بەبێ ئەوەی دەرفەتی ئازادی و دیموکراسی بدەن بە ئێمە وەکو ملەتێکی مەزلوم غەدر لێکراو لە ناوچەکە ناسراین و بیریشمان نەچێ بەڕاستی هەموو پژیریانەی کراین لەو ڕوانگەیەوە بوو لە بەهاری نەوەتویە کە ڕاپەڕینمان کرد کۆڕەومان کرد خەڵک زگی پێمان سوتا وڵاتانی دنیا UN هاتنە سەر خەت و ئەوە بوو هێڵی 36یان بۆ عێراقدانا و ئێمە گەڕاینەوە شارەکانی خۆمان و لە دوای نەوەتویەکەوە حکومڕانیەکی دیفاکتۆ بڵێن دروست بوو لە ناوچەکە لە کوردستانی باشوور و لە هەموو ئەو تەمەنی ئەو دەسەڵاتە ئەوەی کە شانازی پێواکرا ئەوە بوو کە هەرێمێکە کە ئازادی ڕادەربرینی تایە ڕۆژنامەی ئازادی تایە و پێکهاتەکان ئاین و مەسهەبەکان و قەومیاتەکان بە ئازادی تایە ئەژێن ئەمە یەکێک بوو لەو شانازیانەی ئەکرا بڵێن ئیسفادەی لێەکەین لە ڕوانگەی مەحالفی نێودەوڵەتی و دنیا خۆمانی پێ وەکو ئەڵێ ئیدارە بدەین بەڵام زۆر بەداخەوە دەسەڵاتی کوردی جۆی نەدایە هەموو ئەم مەسەلانە و جۆرێک لە جۆرەکان تەمسیل یان با بڵێن دووبارەکردنەوەی سیاسەتی دەسەڵاتەکانی ناوچەکە پێڕەوەکە و جۆرێک لە بۆ مانەوە و ئیدامەدانی دەسەڵات چاو لەوانەکەن کە ئەمە زۆر جیاوازە ئێمە نە تورکیای نە ئێرانین نە سووریای نە عێراقین ئێمە هەرێمێکین چاو لەسەر هەرێمێکین لە ژێر دەستی چەپۆکی چەند دەوڵەتێکی ناوچەکە زۆر زەحمەتە ئەم دەسەڵاتی ئێمە بێوێ لە بۆ دەسەڵاتی فەرمانڕەوایی خۆی لاسایی ئەو دەوڵەتانە بکاتەوە بۆیە ئێمە پێمان وایە ئەگەر ئەم دەسەڵاتە بێوێ لە ڕێی فشار و چەوسانەوە و بەرتەسکردنەوەی ئازادیەکان و قڕخکردنی تەواوی جومگە سیاسیەکان کار بکە بێگومان ئایندەکەی زۆر ڕوون و ئاشکرای ئەویش ئەوەیە کە ناڕواتە سەر بۆیە ئەوەی لە ماوەی ڕابردوو ڕووی داوە جێگای هەڵوێستە لە سەرکردنە و ئەوەی کە لە قەزای لە هەرێمی کوردستان ڕووەدا پێویستە قەزا بەخۆیان بچێتەوە و سیستەمی قەزا کامل کراوەتە ژێر پرسیارەوە کە بۆ دەبێ ینی ئەم دەسەڵاتە وەکو کاک سەرتی فەرمووی پێشتر پەنای بۆ تیرۆر بردووە ئێستا ئالێتی ئیشەکە گۆڕاوە لە ڕێگای قەزاوە کە بەڕاستی من پێم وایە چی کەمتر نییە لە تیرۆر چونکە تیرۆر کوشتنی جەستەیە بەڵام ئەمەی لە ڕێی دادگا و تۆمەت دروستکردن و کردنە ژوورەوەش دیسان جاریکە تیرۆرێکی تری جەستەیە و ماڵوێرانیی ترە بۆم هەرێمە دروستێکەن بۆیە دەبێ دادگاکان بەڕاستی بەخۆیان نابچنەوە حاکمەکان ئەوانەی کە بە محاسسەی حزبی دانراون قبولی نەکەن و سیستەمی دادوەری لە کوردستان نەخەنە ژێر پرسیارەوە و ئایندەی هەرێمەکەمان بەگرتنی چەند کەسێک ناشرین نەکەن و ڕێگا بدەن خەڵک ئازاد بێ ڕێگا بدەن خەڵک ئێمە دیارە بە تەئکید
پشتگیری هیچ کەس و لایەک ناکەین لەوەی کە بێوێ سو ئیسفادە لە ئازادی و دیموکراسی یان لە پەنای ئەم دەسەڵاتە سو ئیسفادە بکە و کاری خراپ بکە. ما هەمیشە وتومانە بۆ هەر شتێک دەبێت دادگا سەروەر بێ و تۆمەتەکانیش شەفاف و ڕوون بن. بەڵام خەڵکو جەناب دەڵێ کاک شوانەوە دادگا لە ژێر پرسیاردایە و کەوتۆتە ژێر ڕکێفی حیزبەوە کە دادگا و دادوەران بەم شێوازە کارەکانیان ئاراستە بکەن ئەخۆ بێت چارەنووسی ینی بۆ نمونە دادگاکانمان و بڕیارەکانی دادگامان بە چی بگات؟ بێگومان من ویستم ئەوە بڵێم زۆر تەبیعیە حزبێکی سیاسی هەڵی سیاسی بکە هێزێک تەعدا لە خەڵکێک بکە ئەمانە لە سەردەمی دەسەڵاتە ڕووەدان بەڵام کارەسات لەوەیە دادگاکان و حاکمە بەڕێزەکان کە من گومانم نییە لەوەی ئێمە حاکمی زۆر بەتوانا و لێهاتوومان هەیە بەڵام بەداخەوە هەیمەنەی حزبی زاڵە بەسەریانە و من پێم وایە بەڕاستی ئێستا کاتی ئەوەیە حاکمە بەڕێزەکانی هەرێمی کوردستان بەگشت دەسەڵات و هەیمەنە و فەرزیاتی حزبیدا بچنەوە و زۆر شەفافانە کار بکەن و ئەگەر لە شوێنێکیش فشار خرایە سەریان ئەو حاکمە بەڕێزانە لە هیچیان کەم نییە ئەتوانن سەربەرزانە لە فشاری حزبی دەرچن و دادگا یاسا جێبەجێ بکەن بە مانای کەلیمە. ویستم ئەوە بڵێم ئەگەر کەسێکیش بێوێ خۆتەبیعیە لە هەموو دنیا ئەمە هەیە کەسێک بێوێ خوا نەخواستە خیانەت بکە یان ئەوە تا دەست بۆ هەندێک هێڵی سوور بباکە دوجار بە زیانی نیشتیمانەکەمان تەواو بێ ئەوە بە تەئکید لەگەڵ ئەوەی دادگایی بکرێ و ئەو کەسە حەقی ڕەوای خۆی وەربگرێ لە ئیجراعاتکردنە. لەبەرەوە قسەکە لەوە نییە حاکم کار نەکە قسە لەوە نییە کە دادگا ئیشی خۆی نەکە ئێمەمانان چاودێری سیاسی لایەنە سیاسیەکان قسەی لەسەر بکەین نا بە پێچەوانەوە ئێمە پشتگیری هەموو دادگاکانی کوردستانەکەین لەوەی یاسا جێبەجێ بەڵام دادپەروەرانە بێ دەستخۆش کاک شوان بەتاکید دادپەروەرانە دەستخۆش کاک سەرتیبیانی بۆ نمونە ئێمە وەکو کاکشوانی ژاماژەی پێداوە خۆش لە هەندێک لە قسەکانە ئاماژەت پێدانی کە هەرێمێک بین و کە نەتەوەیەک بین و میلەتێک بین کە خۆمان لە ڕابردوودا چەساوە بووین و خوێنمان ڕژابێەوە ڕووبارێکی گەورە قوربانی و شەهیدمان دابێ و خوێنمان دابێ بۆ ئەوی کە بگەین بە ئازادی بۆ ئەوی کە بگەین بە دیموکراسی ئێستا کە هەر لەسەر دەستی خۆمان دەسەخینە بینەقاقای ئازادی ڕادەربڕین و دیموکراسی ئەخۆ بێ ینی دۆستەکانمان و ئەوانی کە چاودێرن بەسەر ئەم ڕەوشەوە چۆن لێمان بڕوانن و ئەزمونونەکەمان ئەوان چۆن بڕیاری لێبن بەڕاستی چکە خۆی مەترسیەکە ئەمەیە کاکە ئێمە لە ڕابردوو مەزلوم بووین یعنی ئێمە نەکەر ئێ بە هەر ملەتی کورد بە شێوەیەکی گشتی بەڵام خەونی هەمومان لە ڕابردوو ئەوە بکە ئێمە قوارێکمان هەبێ و بتوانین حکومڕانی خۆمان بکەین و بە ئاسوودەیی بژین و ئەو زوڵمەی کە ڕابردوو لە سەرمان بوو نەمێنێ بەڵام ئێستا بەعکس عکس بۆتەوە یعنی تۆوەرە تەماشای وەزیفەی دەوڵەت بکە وەزیفەی حکومڕانی بکە بریتە لە چی لە دابینکردنی خزمەتگوزاری لە دابینکردنی ئەمنیەت و لە دابینکردنی عەدالەت وەرە تەماشا بکەین عەدالەت لەم وڵاتە هەیە نەخێر ئەمە محاسسەی حیزبی و مەحسوبیەت و مەنسوبیەت هیچ پێویست ناکات ینی بە بەرچاوی هەمووان تەنانەت ینی ئەگەر کەسێک حیزبی بێ لە هەولێر و لە سلێمانیش بە هەمان شێوە جیاواز بیر دەکاتەوە یعنی جیاواز ئیسیفادە لە حکومڕانی دەکات و حوافزی هەیە وەرە تەماشای حکومڕانی بکەین کە ئەوەی خزمەتگوزاری دابینەکە کوا خزمەتگوزاریمان ئەوە ئاوی خواردنەوەشمان نیە ئێستا یان سزای کە سوتەمەنی نیە و کە کارەبانی و 30 ساڵە بەردەوام ئێمە ناتوانین ئەو چارەسەری ئەو مشکلانە بکەین بێنە سەر ئەمنیەت ئەو ئەمنیەتی ئێمەیە ینی ئەمنیەتی ئێمە زۆر خراپە ینی ڕۆژنامەنووس دەگیرێ تیرۆر دەکرێت و خەڵک لە هەولێر گل دەدرێتەوە مدیری ئاسایش دێت سەر شاشە تەلەڤیزیۆن دەڵێ فلان کەسمان گرتووە لە بەرەوەی فلان کەسی ئێمە ینی من حیزبیم لە سلێمانی گیراوە ینی ئاسایش لە باتی ئەوەی دەوری دابینکردنی ئەمنیەتی خەڵک ببینێ دەوری بە بارمتەگرتن و ڕفاندنی خەڵک دەبینێ ئێمە هیچ کام لەو بنەمانە کە پێویستە دەوڵەت تێیدا هەبی نیمانە ئێستاکە خەڵک ئێستا لە حکومڕانی لە هەرێمی کوردستان بێزارە ینی تەماشا بکەین بە درێژایی مێژوێمە مشکلێمانە بۆ سەردەمی قازی مەحەمەد کە دەوڵەتی ئێرانی دەگەڕێتەوە بۆ ئەوەی ناوچەکاندا داگیر بکاتەوە ئەگەر نایلێ بنێم هێستا ئەو قسەی بکەین لە هەندێک شوێن
خەڵک بە چەپڵە ڕێزا پێشوازیان ینی لە جێیشی ئێرانی کرد لە کوردستانی خۆمان لە 74 لە منطقەی ئامێدی و ئاکرێ کاکە خەڵک بە چەپڵە ڕێزا دیسان پێشوازیان لە خەڵک کرد ئێستا ئێمە دەبینی لە بادینان کە کازمی دێتە کوردستان سەردانیش کوردستان دەکە لە بیداتی حکوم کە بوو بە سەرۆک وەزیران ژنێک قسەیکی جوانی کرد وتی کوردستان ئەمانی تۆ بێ یعنی چی یعنی ئەوانەی کە حکومڕانی هەرێم دەکەن ئەمین نین کەواتە ئەمە پەرچەکرداری زوڵم زۆرێک کە ئەکرێ بەرامبەر بە خەڵک بەڕاستی ئێستا ئێمە مشکلی ئەومان هەیە خەڵک پێشتر بە شانازی ئاڵای کوردستانی هەڵدەکرد لە ماڵەکەی خۆی هەڵی دەکرد ڕۆژی ئاڵای کوردستان بە سایارەکەی خۆیەوە دەکرد لە سەربان هەڵی دەکرد ئێستا گەنجی ئێستا پێی ئاڵای کوردستانی پیشان بدە ڕقی لێ دەبێتەوە بۆ چونکە ئێستا ئەوانەی تەمسیلی ئالای کوردستان دەکەن ئەو حکومڕ دەستە بژێرە سیاسەن لە هەرێمی کوردستان کاک سەرتیب نەکە ڕقیشی لێبێتەوە تا بە لێشا و گەنجانمان بەرەو ئەندەران و بەرەو ئەوروپا کۆچەکەن بەڕاستی ئێخۆمە کاردانەوەی ئەوەیە کێسە لە هەرێمی کوردستان دەگوزارێ بەڕاستی اینجا ئێستا حکومڕانی لە هەرێمی کوردستان ینی لە باتی ئەوەی بێ خزمەتگوزاری پێشکەش بکە ئەمنیەت پێشکەش بکە وا لە هاوڵاتی بکە نیشتیمانەکەی خۆش بێ خۆ ئینتیما لە چیەوە دروست دەبێت ئینتیما لە بەرژەوەندیەوە دروست دەبێت ئێستا هاوڵاتی لەسەر خاچی خۆی لە هەرێمی کوردستان بەرژەوەندی نەماوە یعنی لەلایەک ئەمنیەتی پارێزراو نیە لەلایەک خزمەتگوزاری پێویستیەکانی کە بۆ ژیان پێویستە نییە مەحسوبیەت و مەسئولیت و عەدالەت نییە بۆیە ناچار ڕوو لە ژینگەیتر بکە ڕوو لە ئەوروپا بکە بۆ ئەوەی باشە من پرسیارێک بکە من بینێک پێشتا ڕۆژنامە نووسێک شتێکی جوانی لە فەیسبوک نووسیبوون مەدحی مێرکلی دەکرد ئەنگەلا مێرکل نووسی بووی ڕوت سپی بێ ئایندەت خێر بێ دوعای خێرت بۆ دەکەین سوپاس دەکەین کە لە ڕابردوو زۆر هاوکارمان بووین تەمەنی ئەو ڕۆژنامە نووسەکە ئەو شتەی نووسی بوو 50 ساڵێکە لە ئەڵمانیایە باشە ینی ڕۆژنامە نووسێک کە لە ترسی شەڕی ناوخۆ چۆتە ئەوروپا لەوێ لە جووی وەرگرتۆ دوعای خێر بۆ مێرکل دەکا خێرە ئێمە ئەوانەی کە لە شاخ بوون و شعاری شۆڕجێڕیان پێدەفرۆشتینەوە ئێستا ئێمە دوعای خێریان بۆ ناکەین خواخوای ئەومانە بڕۆین دوعای ئەو دەکەن بڕۆین ئەوانە یعنی دەسەڵات لە هەرێمی کوردستان ئێستا پەنا بۆ ڕێگا ئێستا دەسەڵات لە هەرێمی کوردستان پەنا بۆ ئەو ڕێگانە دەبە کە دیکتاتۆرەکان لە عالم دەیگرنە بەر بۆ پاراستنی خۆیان ئەو ڕێگانە ڕێگای خراپن لە عەبرە تاریخ بە درێژایی مێژوو هیچ دەسەڵاتێک نەبووە ڕووخاوی بەسەبەبی ئەوەی دەسەڵاتیی عادل بوو بێ هەموو ئەو دەسەڵاتانی کە ناعادل بوون ڕووخاون یعنی ئێمە ئەزمون و یعنی سوود لە ئەزمموی ڕابردوو وەرناگرین پەنا دەبین بۆ ئەوەی کە خەڵک بێدەکەین کاکە بێدەنگکردنی خەڵک کۆتایی مشکلەکان نییە تۆ کە ناتوانانی خزمەتگوزاری بۆ خەڵک دابینکەی و کە ناعادلی و کە ئەمنیەت بۆ خەڵک دابین ناکەی بەگرتنی ئەو هاوڵاتیانە لە بادینان بەهۆی مزاحرە لەسەر ئەو مۆزوعانە کۆتایی نایە تۆ دەی دەمی خەڵک دەگری بەڵام ڕقی خەڵک ئەستور دەکەی ئەوانەی کە لە بادینان گیراون با تۆزێک باسی ئەوە بکەین باشە لە جارێ ئەوانە لە بادینان گیراون هێناوێن لە هەولێر دادگایان دەکەن ئەم تێ بگەم دادگا لە بادینان هەیە یعنی لە دهۆکەیە پارێزگایەوە پارێزگاری هەیە و خۆی هەر لە سەرەتاوە شکاندنی یعنی یاسا و دەستوری دادگاکانە بەڕاستی دەیان هێنی لێرە دادگایان دەکەی ئێمە پرسیار دەکەین واو تۆمەتانێت ڕوبەڕوویان کراوەتەوە تۆمەت ڕوبەڕوویان کراوەتەوە بە پێی قسەی ئەوەی ئەمڕۆ کە سوکارەکەی باسی دەکەن من ئەوم بیستوە باس لەوە دەکەن کە ئەوانە لەگەڵ کاک بەرهەم بوون سەرۆک کۆماری عێراق ئی باشە سەرۆک کۆماری عێراق تاوانە تۆ ینی لەگەڵ حیزبەکەی ئەو بی کە پێشتر حیزبی هەبوو ئەگەر تاوانە کاک بەرهەم دوێنێ پێری لە هەولێر بوو لای کاک مەسعود بوو یعنی کەواتە ئەگەر وابی کاک بەرهەم تاوانبارەکە هاتۆتە هەولێر ئەوان لەسەر ئەو گیراون ئەیوانە تۆمەت یا خستونەتە پاڵ وڵا ئێوە جاسوسیتان کردو بۆ ئەمریکا و بۆ بەریتانیا سەیرە ئەمریکا و ئەم بەریتانیا و ئێمە دەپارێزن و ئەگەر ئەوان نەبن باوەڕتانەی وەکو ئەفغانستان ئێستا کەەوە تالیبان خەریکە کۆنتترۆلی بکە بە دوو ڕۆژ حەشتی شعبی لە مووسڵ و دێ هەولێر داگیر دەکەوت هەرێمی کوردستان و بەرپرسانی باڵاشمان کاک سەرتیب ینی خواخوامەنە باشترین پەیوەندیمان لەگەڵ ئەمریکا و بریتانیا هەبێ ینی کێسە هاوڵاتی خۆمان تاوانبارکەین بۆی کەسی خوڕی بۆ ئەمانەکەن یعنی ئێمە کارەساتە خوڵخێنێ بەڕاستی جا گرفتە گەورەکە لەوەیە کە ئێستا دەسەڵات دێ پەنا بۆ دادگا دەبا بۆ دادوەران دەبا یعنی دادگا و دادوەران بەکاردەهێنێ بۆچی بۆ دەمکردکردنی خەڵک بۆ لاوازکردنی دیموکراسی بۆ خراپکردنی مافی مرۆڤ ئێمە ئەگەرمانەوەی گەلانی دنیا پشتیوانی بکەن دەبێت ڕوویەکی باشی حکومڕانی پیشان بدەین ئاودانیەکەمان باشتر بێ لە بەغدا کە ئێستا باشترە بەڕاستی یعنی پێویستە ئێمە دیموکراسیمان یان دیموکراسی بەرەو پێشەوە ببین پێویستە عەدالەت بەرەو پێشەوە ببین پێویستە تەبابین لەگەڵ یەکتر هیچ کام لەوانە وجودی نییە باوەڕتانە بێ هەموو مقەوماتی یعنی پێویستیەکانی نەمانی ئەم قواری ئێستا ئێمە هەیە حازرە هیچ قەوماتێکمان نەماوە بۆ ئەوی ئێمە بەردەوام بین یعنی تەماشاکە هێزی پێشمەرگەمان دوو هێزی پێشمەرگەیە هێزی حزبیە ئاسایشمان ینی دام و دەستگای حزبیە دام و دەستگای نیشتیمانی نییە دام و دەستگای قەزاییمان بە تەواوی تێکەڵ بە بادۆخە حزبی بووە
قازی دەڕوە لە مەلعەب بەعەلەمی حزبیەوە دەبیندرێ کاکە دوێنێ پێرەستەی قازی پارتی تەعین کرا یەکێک لەوانە کە ئێمە بە محاسسەی حزبیش لەناو قەزا ڕازی بووین کاکە ئێستا ئەوەش نەماوە لەو سێ قازی کە دانراون یەکێکیان لە شوێنی قازی چێچێتی دانراوە ئێمە موەسسەی قەزاییمان تێک چووە دەبینی پەرلەمانمان وڵا پەرلەمانمان زۆر خراپە پەرلەمانمان بووە بە پەرلەمانێک کە لە پەرلەمانی هیچ وڵاتێک ناچێەوە پەرلەمانتارەمان ڕۆڵی پەیامنێرانی دام و دەستگای ئەعلامی دەبینن حکوومەتمان ناتوانێت موچە دابین بکە ناتوانێت خزمەتگوزاری دابین بکە ناتوانێت یعنی پێویستەکانی ژیان بۆ هاوڵاتی دابین بکە ئێکاوەتە کاکە ئێمە بۆ بەردەوامبینەوە ئەم قوارێ کاکە ئێستا هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئەگەر ڕای ئازاد بێ و لی بپرسی لە جادا وەرە لە هەولێر لە محل لە گەڕەکە شعبیەکان لە هاوڵاتی پرسە کاکە خۆزگە بەم حکومڕانی قەت ناخوازێ ئێمە ینی خەونی بوونە دەوڵەت و قوارەی سربەخۆی لە لای هاوڵاتی کوردیمان کاڵ کردەوە نەمان هێشتووە ئێستا هاوڵاتی لە هەرێمی کوردستان حەز ناکە لە تەلەڤیزیۆن مەسئولی کوردی ببینێ چونکە بە سەبەبی مەشاکلەکانی خۆی دەزانێت باشە بۆ ئێمە پرسیارێککە نەکەین بۆ مزاهرە دەبێ هاوڵاتی لە هەرێمی کوردستان دام و دەستگاکانی دەوڵەت دەسووتێنێ چونکە ڕقی لەم دام و دەستگایانێ پێی وایە ئەم دام و دەستگایانە سەبەبی ناعەدالەتی و ناخۆشی و نەهامەتین بۆ هاوڵاتیانی کوردستان یاخۆ حکومڕانان ئەوە دەبینن بەڵام گرفتەکە لەوەیە حکومڕانان یعنی پاراستنی خۆیان و مستەقبەلی خۆیان لە عەدالەت نابینەوە پاراستنی خۆیان و نەوەکانیان کە ئێستا پشتاوە پشت دەکات لە چی نابینەوە لە دابینکردنی ژیان بۆ خەڵک نابینەوە خۆ ئەگەر ئەوان ژیانێکی باش بۆ هاوڵاتی دابینکەن هاوڵاتی ئەوان دەپارێزی بەڵام ئێستا هاوڵاتی مزاهر دەکا و لە باتی ئەوەی مثلا پەلاماری مەقەڕاتی حزبی بدە دێ پەلاماری دام و دەستگایەک دەکە پەیوەندی بە ئاسایش و بە خزمەتگوزاریەوە نییە بۆ پەلاماری دایری نفوزدا یاخۆ دائیرەیە ینی دائیرێکی خزمەتگوزاری زۆر بێلایەنە یعنی پێویستی زۆر بنەڕەتی ژیانە کەچی ئەوەندە هاوڵاتی ڕقی لەم حکومڕانیە دێ ئەو دەسووتێنێ دەست خۆش کاک سەرتیب کاگێ شوان محەممەدیانی زۆر جار ئەم پرسیارانی کە بۆ نمونە کاک سەرتیب ئاراستەی کرد و هاوڵاتیانیش بە هەمان شێوەیانی ئاراستەیەکەن و وەڵامەکان زۆر جار ینی نادیارەوە نایدۆزیتەوە بەڵام ئەوەی کە گرفتە لێرەوە ئەوەی کە ئەم ڕەوشەی بەرەو ئەم قۆناغە و بەرەو ئەم مەترسیە بردووە کە سەرجەم بەهاکانی ینی خسۆتە ژێر پرسیارەوە سەرجەم پیرۆزی و دەستکەوتەکان خەریکە لە دەست نەتەوە و لە دەست میلەت و لە دەست کوور دەچێت ململانەی توندی تەسکی حیزبایەتیە کە لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوێک ئێمە ینی باس بکەین لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جار خەڵک ئەم هەنگاوانە بە تەسفیی سیاسی بە تەسفیی حیزبایەتی بە ڕقی حیزبایەتی نێوان ئەم دوو لایەنە ئەبینەوە پێ دوایە ئەمەی کە ئەم لایەنانە ئەگەر بەم شێوازە سیاست ئاراستە بکەنەوە بیانە هەرێمی کوردستان بەوەی کە دەیانەوێت خۆیان بەو شێوازەی سیاست و بەرژەوەندی خۆیانی تێدا بینەوە ئەگەینە ئەو ئامانجەی کە هەمومان هەوڵمان بۆ داوە ئەویش دیموکراسی و ئازادی ڕادەربڕین و هەرێمێکی سربەخۆ و دوجار دەوڵەتێکی سربەخۆی کوردی بێ هاوڕێم کاک سەرتیب شتێکی وت لەسەر مقاوماتی ڕوخانی ئەم دەسەڵاتە یەک شتێ یعنی یەک ئیزافەیەک طبعا خەڵکی هەرێمی کوردستان بە منیش و بە جەنابشت و بە هەموو بینەرانەی ئەشی ئەمان تەمەشاکەری ئەم بەرنمەیان بردەواکەنەوە ئەگەر ئەم دەسەڵاتە نەمێنێ چێ دێتە جێیەکەی بەڕاستی هەموو مقاوماتی ڕوخانی ئەم دەسەڵاتە هەیە فقط ئەم پرسیارە جوابی نییە لەبەرەوەی حسابی ئەواکەم ئەگەر ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە نەمێنێ دەسەڵاتی حەشتی شعبی و حکوومەتی عێراقی دێتە جێیەکەی لەبەرەوە تەحملی هەموو بارگرانی ئەم دەسەڵاتاکەم و تاڵیەکانی ئەنۆشم قبوڵێکم فی سەبیلی ئەوەی کە حەشتی شعبی من خەڵکی کەرکووکم لە کەرکووکە ژێم دەزانم قورسیەکانی دوای 16 ئۆکتۆبەر لە کەرکووک چەندە بۆیە بەڕەخمی هەموو کەم و کوڕەکانی ئەم دەسەڵاتە هێشتانەر تێیدی ئەم دەسەڵاتە و ئەم هەرێمە و حکوومەتە و ئەم قوارە سیاسیاکەم و ئەمەوێ بمێنێتەوە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کەوای کردووە ئەم دەسەڵاتە بەم شێوە تەندروستە ئیدارەی خۆیان بدەن بە جۆرێک سوودیان لەم یعنی لەم ئوسلوبە وەرگرتووە ئەزیزەکەم ئێمە هەمومان بەڕاستی ئەمە هەرێمێکین ملەتەکەمان تەسحەیەکی زۆریدا تاکو بگەینە ئازادی ڕاپەڕیدمان کرد هیچ خێزانێک لەم وڵاتە نییە
خوێنی نەدا بێ فرمێسکی نەڕێشت بێ ماندی نەبوو بێ خزمەتی نەکرد بێ بەڵام کە هاتە سەر حازرێکی بەڕاستی بەداخەوە دوو بنەماڵە دەسەڵاتیان بەدەست گرتووە و سەروەت و سامانی ئەم ملەتە ئی سەرزەوی و ژێر زەوی و هی داهاتووشیان قورخ کردووە و بەڕاستی یعنی جۆرێک لە حکومڕانیان کرد لە ماوەی 30 ساڵی ڕابردوو کە هەرچی جوانە ناشرینیان کرد هەرچی نەدەبوو بیکەن کردیان ئەوەی دەبوو بیکەن نەیان کرد یانی ئەم ملەتە ملەتێکی ئازادی خوازە ملەتێکە لەگەڵ پێشکەوتنەکان دەگونجێ دەڕوا بەڵام بەداخەوە ینی جیرۆدەی دوو دەسەڵات بووینە دوو لایەنی سیاسی بووینە کە بۆ بەردەوام بوون لە دەسەڵاتەکەیان کە من پێم وایە کاکسەرتی پیش ئیشارەی پێدا من پێم وایە ئەکرا بەکاری جوانیش دەسەڵاتەکەیان هەر بەردەوام بێ یعنی ئەم ملەتە ئەگەر پارتی وێچێتی لە 30 ساڵی ڕابرد و جوانترین خزمەتیان بکرد بۆ دەیگۆڕین لەبەرچی دەیگۆڕین بێگومان کەس بیری لەوە ناکردەوە پارتی وێچێتی بگۆڕێ بە سیستەمێکی تر بە دەسەڵاتێکی تر بە دەم و چاوێکی تر بەڵام کاکە لەم وڵاتی ئێمەیە تەبەقەیەک بوون بە ملیاردێر و زۆرینەیەکی ڕەهاش بوون بە هەژار و ئەوانەی کە لە ڕابردوو سفریان بۆ ئەمان دائنا و خزمەتیانەکردن ئێستا ئەمان دەرگاشیان لێ ناکەنەوە ئەوەی کەما بوو لەم هەرێمە شانازیمان پێوا کرد مەسلەی پێکەوەژانی پێکاتەکان و جۆرێک دیموکراسی هەرچەندە ئێمە دەبێت پێلەوە بنین ینی ئێستاش ئازادی و دیموکراسی هەر هەیە هەر ئەم گفتوگۆی من و کاکسەرتی لەگە جەنابەت جۆرێکە لە ئازادی و بەدڵنی هەیە ئازادی ڕادەربڕینە بەڵێ بەڵام بەداخەوە ئێستا پرسیاریان لەسەر ئەوەدانا ئەگەر بیرمان بێ داعش هات هەرێمی کوردستان ساڵانێکی زۆر لەسەرەوە ژیاکە لە هەرێمی کوردستان 2 ملیۆن ئاوارە هەیە و داڵدەی مەسیحەکانماندا داڵدەی برایەزدیەکان درا و پێکاتەکانی تر و لەم هەرێمەی ئێمە کەسێک لەسەر ئەوە نەڕۆیشت کا با بڵێن لەسەر جادا بڵێن تۆ عەرەبی غەدری لێ بکرێ بڵێن تۆ مەسیحیت غەدری لێ بکرێ بڵێن تۆ ڕەنگی پێستت ئەوەی غەدرێ نا خەڵک ئیستیعابێکی باشی ئەمەی کرد و ئەگەر بیریشمان بێ سەرانی هەرێمی کوردستان کە لەگەڵ وەفدەکانی تر دانیشتن یەکسەر شانازیان بۆ واکرد کە ئێمە داڵدەی خەڵکمان داوە ئێمە ئازادیمان لایە دیموکراسیمان هەیە جەریدەی ئازادمان هەیە کەناڵی سربەخۆمان هەیە شانەزیان بەمەوە دەکرد بەڵام هەر خۆیان ئێستا دێن پێ دوانە بوو لە ماوەکانی ڕابردووە لە ئێستاشدا تا ڕادەیەک ینی چکە زۆر کە زوای ناوەنێوانی کە چاودێری ڕەوشەکەکەن و چاودێری سیاسین دەڵێن ینی هەمیشە لە هەرێمی کوردستان دوو زۆن هەبووە زۆنێکیان تا ڕادەیەک ئازادی ڕادەربڕینی تیا بەرقەرار بووەوە ئەوەی دیکەیان بەرتەسک کراوەتەوە بەڵام ئەمە ژوای کردووە کە ئەوانەی نیانتوانیەوە لەو زۆنەی دیکە دەنگ بەرزکەنەوە هەنیان بۆم زۆنەی دیکە هێناوە کەواتە ئەمەش خۆی لە خۆیدا دابەشکردنی هەم کۆمەڵگەیە هەم هەرێمەکەمانە جارێکی دیکە بەسەر دوو بەشدا ئەمەش مەترسیشی گەورەتر نییە بۆ هەرێمی کوردستان و بۆ ئازادی ڕادەربڕین و بۆ دیموکراسی واللهی من ئەگەر عەفوم کەی من پێم وایە لە خانەقینە تا زاخۆ یەک دەسەڵات بەڕێوە بە یەک عەقلێت بەڕێوە بە زۆر جیاواز نییە ڕەنگە سروشتی شارەکان لە شارێکەوە بۆ شاری چکە ئەوە بێ بەڵام عەقلێتی ئیدارەدان هەر ئەو عەقلێتەیە کە 30 ساڵە حکمی ئەم وڵاتاکە بەنسبەت منەوە کە هیچ کاتێک لەو دوولایەنە ئیشم نەکردووە و هیچ کاتێکیش دەنگم پێ نەداون و هیچ کاتێکیش تەییدی سیاسەتەکانیانم نەکردووە هەمیشەش وەک چاودێرێکی سیاسی ڕخنەم لێگرتوون چ لێرە و چ لە کەرکووک و هەمیشە پێم وتن ئێوە ستراتیستان نییە بەڵکو سیاسەتی حزبیتانەیە سیاسەتی حزبی بەرتەسکە بچووکە ناتوانێت ئیدارەی دنیا شار و وڵات بدە بەڵام من پێم وایە ینی قسە و ئیتیجای قسەکەمان بۆ ئەوە بچێت بۆ ئیتیجایە بڕۆین دەبێ ئەم ئیدارەیە ئەم دەسەڵاتە و حاکمە بەڕێزەکانی هەرێمی کوردستان دادگا لە کوردستان بەخۆی دابچێتەوە ئێمە ڕێگایەکی ترمان نییە بەڕێزم ینی ڕێگایەکی ترمان نییە لە بەدیلی ئەم دەسەڵاتەی کە هەمانە مەبەستم نەک لە بەدیلی پارتی وێچێتی نا لە بەدیلی ئەم دەسەڵاتەی کە لە هەرێمی کوردستان هەیە چونکە دوجاریش بیرمان نەچێ ئەم دەسەڵاتەش هەر زادەی ئەم کۆمەلگایەیە خۆ قیاداتی پارتی وێچێتی لە کۆمەلگایەکی ترەوە ناتون هەر بەرهەم و ئینتاجی ئەم کۆمەلگای خۆمان نووە ئەمە واقعەکەی کۆمەلگاکەمانە ڕەنگێ ئێستا من و کاکسەرتی پیش بچینە دەسەڵات هەر نەتوانین ئایار 24 دیموکراسی بین چونکە واقعێکی گشتگیر لە ناوچەکە هەیە ڕەنگە یارمەتی دەرنەبێ بەڵام
ئێمە نەمانوتوە قەت من ئەوەندە یعنی نەبوومە بڵێم دەبێ پارتی و یەکێتی عیار 24 بن و هەرێمەکەمان هەرێمێکی وەها دیموکراسی بێت چونکە ئەمە محاڵە ئەمە زانم نابێت شتی ناواقعی ناخوازیین بەڵکو ئەوەی ئەکرێت ئێمە ئێستا لە ڕابردوو خەڵک کەمتر قسەی لەسەر دادگا کرد لەبەر دوو کەیسی بادینان هاتە پێشەوە بەڕاستی پرسیاری جددی لەسەر پرۆسەی دادوەری لە هەرێمی کوردستاننا من ئەمڕۆ و دوێنێش بەتابەت ئەمڕۆکە ئەم بەرنامەیە هاتە پێشەوە یەکجار سێرجێکی زۆرم کرد لەسەر ئەوەی کە ببینم ینی یەکێ لە حاکمە بەڕێزەکانی ئەم هەرێمە و بە تایبەتیش ئەو دادگایانی لە هەولێرن دادگای تەمیز چوار قسە بکەن بۆ خەڵک بڵێن کاکە ینی کاکە دیفاع لە حکومەکەی خۆیان بکەن ینی ئەمە بەڕاستی کارەساتە پێویستە دادگاکان یعنی کارەساتەکە لەوێت دادگا نەگلێتە ئەم مەسەلانەوە تێوە نەگلێت قەیناکە قبولمانە بە حاکمەکانیش حزب دای بنن بەڵام ئەوەندەی کە هەتا دائەندرێن لە سنفی حزبا بڕۆن دواتر یعنی لانی کەم وجدانن یعنی وجدانی خۆیان چکە ئەوان قانونیان خوێندووە و سوێندی یاساییان خواردووە کە دەبێ عادل بن دەبێ حکمی عادیلانە بەسەر تاکەکانی ئەم وڵاتەیە بدەن یعنی من پێم سەیرە مەکانەی دادوەر بگاتە ئەو حالەتەی بەعازی حزبی و بەو شتانە ینی کارەساتە بەڕاستی لەبەرەوە من پێم وایە دەبێ ئێستاش ئیتیجای قسەمان وابێ دەبێ باش بکرێ و هەموو شتێکی ئەم هەرێمە هەمووی ڕەش نییە بەڵام ڕەشەکان سپی بکەینەوە و هەنگاو بنین بەرەو ئەوەی کە ئێمە فعلەن هەرێمێک بین لە ناوچەکەیە جیاواز بین و تا حدێک هەنگاو بەرەو دیموکراسی بنین بەرەو ئازادی ڕۆژنامەگەری بنین و ئەوی لە ڕابردوو هەمان بووە بەڕاستی هەنگاوی باشمان نابوو بەڵام ئێستا وەکو کاکسەرتی پیش ئاماژەی پێکرد هەستەکەین تەراجوع هەیە گەڕانەوە هەیە و دەبێ ئێمە ڕێ لەم گەڕانەوەی بگرین بڵێن بابە ینی ئێوە هەر ئێوە لە ڕابردوو خۆتان مۆڵەتتان داوە بە هەندێک لە پێشکەوتن و ئازادی و ڕادەربڕین ئێستا ئێوە لێی پەشیمان مەبنەوە و خەڵک پشگیری ئەم دەسەڵاتی بۆیە کردووە کە پێی وابووە قۆناغ بە قۆناغ ئەڕواتە پێش و هەمیشە وتویانە ئێوە لەم قۆناغە لەم کەم و کوڕێنمان ببورن لە قۆناغی داهاتۆمەتان بۆ چاکەکەین بەڕاستی ئێستا مەترسیەکە هاتە سەر دادوەری بۆیە خەڵک بێ ئومێدە خەڵک بێتاقەتە خەڵک پێی وابوو ئەگەر ڕۆژە ڕۆژان کێشەیەکێ بێ بچێتە دادگا حکمی عادیلانەی بۆ بدا بەڵام لە دنیاشە ئەمە یعنی شتێکی معتەبەرە لە دنیای ئەگەر حاکم و دادگا تێوەگڵان بە کەیسی حزبی و بە کەیسی نەعەدالەت ئیتر مەترسیەکان گەورا بن ینی مشکلەکە ئەوەیە ئێمە لە کەرکووک ئەڵێن ئەگەر تێکچوون ئەچین بۆ ئۆمەرمەندان ئەگەر ئۆمەرمەندان تێکچوو بچێ بۆ چۆ بەڕاستی ئەمە کارێ دەکەم ینی من ئومێ دەکەم یعنی ئەم پرسیارانەی کە لە ئیعلامەکرێ دادوەری کوردستان بهەژێنێ دادوەری کوردستان بجوڵێنێ دادوەری کوردستان بێنێتە سەر وەکو ئەڵێ لێدوان و قسەکردن و دادوەر بەخۆیان بچێ ئەگەر حکمێکی نەعادیلانیاندا ڕازی نەبن ئەگە بە سوێنە فەرز کرا و بەڵێ دەستە خۆش بە کاکشوان ببوورە بە ئەنێ کاتیژمێن بە کاکسەرتیب کاکسەرتیب یعنی وەکو کاکشوان ئاماژەی بووە کە ئێمە لە ڕابردوو ینی ناتوانینەوەی کە لە هەرێمی کوردستان هەمان بووە زەربی سەفری بکەین چونکە ئازادی ڕادەربڕین هەبووە دیموکراسی هەبووە هەنگاوەکان و بناغەکانی ئەم بەرەو پێشوونانە لە ڕابردوو دانراوە بەڵام ئێستەوەی کەی بینین هاتنە دواوەیە و پەشیمانبوونەوە لە هەندێک لە بنەماکانی دیموکراسی و ئازادی ڕادەربڕین بەڵام گرنگ پاراستنی ئەوەیە کە هەبووە چۆن ئەپارێزرێ چێ ئەتوانێت فشار بکات چێ ئەتوانێت لۆبی دروستکە بۆی کە ئەم ئازادی کە هەبووە زیاتر فراوان کرێت بەرتەسک نەکرێتەوە دیموکراسیەوەی کە هەیە بەرەو پێش بچێ ئەوانەی کە بە ناحەق لە دادگاکانە سزادرێن و تاوانبارەکرێن مافی ڕەوای خۆیان بۆ بگەڕێتەوە بەڕاستی ئەو ڕێگەیە کامەیە کە دەبێ بژیرێتە بەر لە هەرێمی کوردستان بۆەوەی کە هەمومان هاوکار بین بۆی دۆخەکە بەرەو باشتر بەرین وڵایم پرسیارەکە دوور درێژە حقیقەت چەند بۆ هەیە بەڵام ئێمە دەبێ بگەڕنە سەرەوەی کە ئێمە بە شێوەیەکی گشتی یعنی ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان بڕوامە بە دیموکراسی نییە هیچ کام لە حیزبەکانی کوردستان لەوەی ئیسلامیە لەوەی خۆی بە عیلمانی زانی یان بە قەومی دەزانی هیچ کامیان بڕایان بە دیموکراسی نییە بەڵام درێکەوتنی سیاسی لە نێوان حیزبە سیاسیەکان بە تایبەت پارتی ویچیتی پێشتر جێگەی تەبایی سیاسی و جێگەی جۆرێک لە ینی دابینکردنی هامشێک لە ئازادی هەبوو یعنی کە ڕێکەوتنی سیاسی هەبوو کە ئارامی سیاسی هەبوو بێگومان
وەزعی دیموکراسی لە هەرێمی کوردستان و ئازادی ڕادەبڕین لە کوردستان باشتر بوو. ئەگەر پێم بەلە من بپرسی چێ بکرێت دەبێت لایەنە سیاسیەکان ڕێککەون، بەڵام خۆ ڕێککەوتی لایەنە سیاسیەکان لەمڕۆدا ئاسان نییە و حزبە سیاسیەکان هەر هەمویان بە تایبەتیشی ئێستاییەتی و گۆڕان مەسئولەتی گەوریان دەکەوتە سەرشان. ئێمە نابێ قسە لەسەرەوە بکەین کە ڕۆژنامەنووسێک لە هەولێر ڕای کرد و لەژێر فشار بچێت لە سلێمانی دابنووشی، هەرچەندە ئێستا سلێمانیش ئارام نییە، چونکە پەرلەمانتارێکی کۆنی گۆڕان لە سلێمانی هەوڵی تیرۆرکردنیدا دیار بوو چێ بوو، یعنی ئەوێش ئارام نییە بۆ چ بۆ ڕۆژنامەنووس و چوو بۆ یانی دام و دەستگای ئەمنی لە هەرێمی کوردستان دەستیان دەگاتە هەموو شوێنێک. کەواتە مەسئولیتەکە ینی بەڕاستی مەسئولیەتیەکێت نیشتمانی و بزودنەوەی گۆڕانە خۆ نابێ ئەوان وابزان کە ساحبی تەنها زۆنی سەوزن و بەڕاستی زۆنی سەوز تەنها هیچێتی نییە، هەموو خەڵکی کوردستانە یەکێتی دەبێ خۆی بکاتە ساحبی بادینان هەولێر ئەوان لە حکومڕانین و بزودنەوەی گۆڕان و نەزان تەنها وەزیری داراییان هەیە و سبەی دووسبەی بایکۆتی دانیشتەکانی ئەنجومەنی وەزیران دەکەن لەسەرەوەی 2 ڕۆژ معاش تەخیر بووە. دەبێت قسە لەسەر بادینان و لەسەر شیلاتزێ بکەن کاکە خۆ ئەو 5 کەسێک کە دوێنێ و پێری دادگای کران 6 ساڵ زیندانی بۆیان بڕایەوە بە ناحەق ئەو پێنجەی ئەمڕۆ هاتوتە پێش کاکە هێشتا خۆ 55 کەسی تر ماون، یعنی قەزیەکە تەنها ئەوە نییە دادگایکردنی 50 کەس نەخێر بوعدی دیکە هەیە کە بریتێ لە بێدانکردنی خەڵک، یعنی مەسئولیەتی یەکێتی و گۆڕان و لایەنە سیاسیەکان زۆر گەورەترە لەوەی کەوە وا هەست بکەن کەوا تەنها ئەوان لە سلێمانی مەسئولن، یخۆ لە سلێمانیش ئەو ئازادی کە ئێمە دەمانی و ڕەنگە نەبێت و دوێنێ پێر NRT بۆ هەفتەیەک بۆ 10 ڕۆژ نازم چەند ڕۆژ بوو داخرا خۆگلەیەکە تەنها لە پارتی نییە، بەڵام لەبەرەوەی پارتی هەژمونی بەسەر حکومڕانیدا هەیە زۆربەی جونگەکانی حکومڕانی بەدەستەوەیە گلەی و گازاندە و ڕخنەکان زیاتر ڕووی لەوانە پێویستە لایەنە سیاسیەکان و بە تایبەتی ژێچێتی خۆی بکاتە ساحەبی هەموو خەڵکی کوردستان و تێبین و ڕخنەی خۆی بگەینتە پارتی و قبولی ئەوە نەکە دادگا بەم شێوەی ئێستا تێکچووە بە حزبی کراوە. کاکە یەکێک لەوانەی کەەوە بەشدار بوو لە دادگایکردنی ئەو 5 کەسێ 6 ساڵی بڕایەوە ساڵی 2010 لە مەلعبی هەولێر ڕسمی گرتووە لەگەڵ عەلەمی پارتی و لە کەمپینی حزبی بەشداری کردووە بە ناقانونی تەمەنیان درێژ کراوەتەوە کە حساب بخوان دادوەرن، ینی ببینە سەر حزابی سیاسی و یەکێتی مەسئولەتی گەورەی دەکەوێتە ئەستۆ و لە سەروی ئەوە لەم کەیسێ ئێستا سەرۆکۆماریش کاکە مەسئولەتی لە ئەستۆدایە، ئێستا تۆمەت خراوەتە پاڵاوانی کە گیراون و ناوی سەرۆکۆمار هاتووە ئێ با سەرۆکۆمار بەیانێک دەربکە. سەرۆکۆمار پارێزەری یەکپارچەی خاکی عێراقا، پارێزەری دەستوری عێراقا و سەرۆکی دەسەڵاتی جێبەجێکردن لە عێراق و ڕووی عێراقە لە دەرەوە ئێبا بەیاننامەیەک دەربکە بزانکا کە ئەرێکاک بەرهەم تیرۆریستە، ئەرێکاک بەرهەم تاوانبارە، ئەرێکاک بەرهەم چ مشکلێکی خەڵک لە کوردستان لەسەر کاک بەرهەم دەگیرێت. پێ دوانیە کاتیەوە بەسەر چۆیتر زۆربەی لایەنەکان یا بەرپرسە باڵەکانی ئەم هەرێمە یا بەرپرسی باڵای لایەنە سیاسیەکان لەو متبوون و بێدەنگی و شەرمکردن و هەڵوێزنوان نەبێنە دەرەوە. من پێم وایە ئەو پارتی بەڵێ مەسئولە لەم دۆخی ئێستا هەیە و ئەو گرژەی کە ئێستا هەیە خۆ پیشاندان و گرژەی لە بادنان لە زۆن و لە ناموسەی نفوزی پارتیە، بەڵام یەکێتی مەسئولی یەکەم لەم دۆخی هاتوتە پێش لەوەی کە قبولیان کرد تەمەنی سەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە، لەوەی کە قبولیان کرد پەرلەمان دابخرێت کە قسەنەکە، لەوەی کە قبولیان کرد ڕێفراندۆم بکرێت. خۆ ئەمانە تەبعاتن، یعنی ئەوەی ئێستا ئەمڕۆ ڕوودا ئەنجامی دۆخێکی دوور درێژی 10 ساڵی ڕابردووە و هی ئەمڕۆ نییە 2 ڕۆژ بێ خوڵقا بێت دروست بووێ. کاکەوەرە لە هەولێر لەم حکومڕانی هەیە لە وەزیرەکان و لە چەند مدیر عامێک زیاتر کە بزانم چێ دەسەڵاتی هەیە تا بزانین حکومڕانی هیچ هەیە، بزانین ئەم حکومڕانی هەیە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکا، ئەگەر نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکا یان لایەنە سیاسیەکان تێدا بەشدارن یخۆ لایەنە سیاسیەکان دەبێت دوو تێبینیان هەبێت لەسەرەوەی ئازادی ڕادەربڕین لە کوردستان ئەوەندە پاشای کشەی کردووە. پێشتر دادگاکانی کوردستان کە یەک خرانەوە لە دوای دوو ئیدارەی بە محاسسەی حزبی ڕێکخرانەوە و کاگنووشیروان مستەفا خۆی ئیشرافی دەکرد، یعنی یەک لەو کەیسانێک کە کاگنووشیروان کە عەرابی چاکسازی بوو لە کوردستان ئیشرافی دەکرد یەخستنەوەی دادگاکانی کوردستان بوو و دانانی دادوەرەکان و کاگنووشیروان بوو سەرپەرشت دەکرد. ئێمە ڕازی بوون بەوە بۆ هاوسەنجی دەهابوو دە دادوەری یەکێتی و دە دادوەری پارتی دانران. ئێستا ئەوەش نەماوە کاکە ئەنجومەنی باڵای قەزا لە هەرێمی کوردستان بە تەواوی لاسەنگ بووە، پارتی کۆنتترۆلی ئەو دام و دەستگای کردووە و بە ئاشکرا لە خزمەتی حزب بەکاردەهێنرێ ئەم دۆخە ناتوانرێت هەتا سەر بەکار بێ بەردەوام بێ، یان ئەوە تا فعلەن بێدەنگبوونی ئەو لایەنە سیاسیانە معناوێت کە ڕازین بەم دۆخە هەوەستمەوەیەکێتی ڕازیە بەم دۆخە دیارە ڕازیە بەڕاستی نەبیان نامەیەک دەردەکات نەجوو جۆرێکی هەیە بزوتنەوەی گۆڕان ینی حزبە سیاسیەکان خۆ حزبە سیاسیەکان حەقوایە قسەی چیان هەبێ
خۆ ئەوانە دەگیرێن بە نەتیجە خەڵکی کوردستانن کابرابایەکێتی بەخواانە بالمناسبە ئەوانی لە بادینان گیراون ئێستا پارتی گرتوونیتی ینی ئاسایش پارتی پۆلیسی پارتی گرتوونی زۆر بەیانێکێتین ئەندامی یەکێتین و بەشێکیان لەگەڵ کاکبەر هەمبوون لەگەڵ لە حیزبەکەی کاکبەر هەمبوون و ئەندامی حیزبەکەی کاکبەر هەمبوون ێ باشە بۆ قسەیەک ناکەن بزوتنەوەی گۆڕاخ و خەڵکیان پێشتر لە گیراوە کاکە یەکگرتو ئیسلامی خۆوارش بەسوولێت نەکەوێتە سەرشان کۆمەڵی ئیسلامی ئەوانە بۆ بێدەنگر یعنی بێدەنگبوونی لایەنەسی یعنی ئەم تەجاوزاتە لەسەر حەق حقوق خەڵک و ئازادی ڕادەبڕین خۆ تەنها پارتی لێ مەسوول نیە لایەنە سیاسیەکان لێ مەسوولن کاکە خۆ ڕوودا و ینی بۆ نمونە کاکە هەمومان ئێمە مهددین لە هەولێر لە سلێمانی ڕۆژنامە نووسێ هەر مهددە ڕەنگە سلێمانی تا ڕادێک باشتر بێت بێ اعتراف بۆ بکەین بێگومان سلێمانی باشتر لە هەولێر زۆر هامشێک هەیە لە ئازادی کاکە لە هەولێر هاتنە سەر ماڵی من برایەکی منیان بچوومە بنکەی پۆلیس ئافسەری پۆلیس ئامادە نەبوو داوا لە من وەرگرێت چێ بۆ ئیشەکەی کرد بوو جێگری سەرۆکی هەرێم بوو کاکە ینی گاردی جێگری سەرۆکی هەرێم من ئەمەم بۆ قۆنسولی ئەمریکا باس کرد 3000 بۆ باس کرد یانی دووبارەم کردەوە لێم تێنە دەگەیشت لەو تێنە دەگەیشت کە بۆدیگاردی سەرۆکی جێگری سەرۆکی هەرێم چۆن دەبی هاوڵاتی لە هەرێمی کوردستان بڕفێنێ کاکە یەکێتی من بە حسابی یەکێتیم لە ناو حکوومەت یەکێتی بەشدارە کاکە بەیاننامی چەندەر نەکرد بزانم بۆ کاکە ڕۆژنامە نووسێکی یەکێتی نووسەرێکی یەکێتی بۆ وای بەسەر هاتووە ئەم دۆخە هەمومان لێ بەرپرسین یعنی ئێمە چەند ڕەخنە لە پارتی دەگرین و ئێستا من ڕەخنە لە پارتی دەگرم ئەوەندەش ڕەخنە لە یەکێتی دەگرم یەکێتی دەبێ خۆی حازر بکات بۆ دۆخێک کە دیفاع لە کاک سەرتی بیریشمان نەچیانی کۆمەڵێک لایەنی دیکەی جیاوازی کەشن لە هەرێمی کوردستان بە ئیسلامیەکانیشەوە بە چەپەکانەوە ینی ئەمانەش بەڕاستی ئەمانەش بەرپرسن لەم ڕەوشەی کارێمی کوردستان پێدا دەگوزارێ ئەمێ دوا سەرنج و پەیامی تۆ وەربگرم و دواتر بچمەوە لای کاکشوان فەرموو کاک سەرتی هەمومان لەم دۆخە بەرپرسین من ئێستا ئەگەر بێدەنگ بم لەم قسەکردە لەگەڵ تۆ من بەسئولیەتم دەکەوێتە شان لایەنی کە من قسەی خۆم با بکەم تەجاوزی قانون لە قسەی خۆم نەکەم تۆمەتی ناڕەوان نەبەخشمەوە دۆخی هەرێمی کوردستان وەک خۆی بخەمە ڕوو مەترسیەکانی سەر هاوڵاتیانی کوردستان بخەمە ڕوو چکە ئێستا بێت پێشتر تەنها ڕۆژنامەنووس ژیانی لە خەتر بوو ئێستا هاوڵاتی ژیانی لە خەترە کاکە فەرقی هەیە پێشتر ڕۆژنامەنووس دەستگیر دەکرا ئێستا هاوڵاتی دەستگیر دەکرێت و ئەو مەسئولیەتە دەکەوێتە سەر شانی هەر هەمووان سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان لایەنە سیاسیەکان ئەوانەی لە حکومڕانین هاوڵاتیان مەسئولیەت دەکەوێتە سەر یعنی نێردەی وڵاتان لە هەرێمی کوردستان کە زۆر قسەی گەورەیان کرد و دوای وا دەرنەچوو بێدەنگ بوو لە دادگاییەکان ئیتر هەمومان لەم دۆخی ئێستا بەرپرسین دەستخۆش کاک سەرتی بەڵێ کاک شوان ینی بۆی کە ڕەوشەکەمان لە دەست دەرنەچێەوە ئەوەی کە بەدەستمانێ ناوە تا ئەم ساتی ئێمە گفتوگوی تیاکەین پارێزراوە بێەوە ئامانجی زیاترمان لە پێشە ئێمەکە لە هەرێمی کوردستان و لەگەڵ بەغداوە لە ناوچە دابڕێنراوەکان و بەڕاستی لەو وەزعی کە لە دەوروبەرمان دەگوزارێت و لەو ڕەوشە جیهانەی کە لە ئایندەیشی نزیکدا پێدەچێبێتە ئارا و گۆڕانکاری زۆر بە دوای خۆی دابێنێ ئەمە دوا سەرنج و پەیامی خۆت لەم بارەیەوە بە کورتی بگەینی سوپاس دەکەم. سپاس بەڵێ وەڵام من یەکم لە حەزە لەسەر قسەکانی کاکسەرتی دیارە بەرپرسیارەتی جیاوازە با بڵێن ئەو بەرپرسیارەتی لەسەر پارتی و یەکێتیە کە لە حکم و دەسەڵات لای ئەوانە لەگەڵ ئەوەی کە بەرپرسیارەتی حیزبەکانی تر جیاوازی هەیە منش پێم وایە هەموو تاکێکیش بەرپرسیارەتی هەیە بەڵام بەرپرسیارەتەکان جیاوازن لە ڕاستیە من پێم وایە ئەم نیشتیمانە جوانەی کە هەمانە کوردستان شایانی ئەوەیە کە ئێمە سیستەمێک و حکومڕانیەکی جوانمان هەبێ و شایانی ئەوەیە و دەرفەت هەیە و بوار هەیە کە ئەم دەسەڵاتە خۆی ڕێک بخاتەوە شەفاف بێ دەسەڵاتێک بێ کە خزمەتی ئەم نیشتیمانە جوانە بکات ئەوەی تێر هەرچی بڵێن و هەرچی بکەین ئێمە لە بەرامبەر کۆمەڵی گۆڕانکاری و سیاسی لە ناوچەکەیان ینی خۆمان قوارەکەمان دەسەڵاتەکەمان زادەی ئاڵوگۆڕێکی سیاسی ناوچەکەیە ینی بیرمان نەچێ سەرانی یەکێتی و پارتی حکومڕانەکانی هەرێمی کوردستان ئێوە کە دەسەڵاتانەیە لە ئەنجامی ئاڵوگۆڕی سیاسی ناوچەکە ئێوە هاتوونەتە سەر ئەم دەسەڵاتە احتیمال لە ئاڵوگۆڕە سیاسیەکە بە بارێکی ترا بگۆڕێ ئێوە ئەو دەسەڵاتتان نەمێنێتەوە بۆیە ئەڵێ ینی هەلا دەرفەتە ئەتوانی کار بکەی خزمەتی ملەتەکەت بکەی و هەوڵ بدەی لە بری ئەوەی بە ئاڵێنە کێشە ناوخۆیەکانمان بە ئالێنەشتی لاوەچیەوە
پلان و استراتیجمان هەبێ بۆ ئەوەی ئەم هەرێمە ڕۆژ لە دوای ڕۆژ زێگیرتر و سەقامگیرتر و باشتر بکەین چونکە لە دوجارە تێکدان ئاسانە بەڵام دروستکردن و بیناکردن گرانە بۆیە من پێم وایە دەبێ هەمومان بەو ئیتیجای ئیش بکەین بە معارزە بە ئەوانەی دەسەڵات بە من بە کاکسەرتی بکە ئەلانی ئەوەی کرد کە یەکێتیە بە هەموو لایەکمان دەبێ خەمی هەرێمەکە لە سەروی هەمووە دابنین ینی هەر چاومان لەوە نەبێ شتێکی بچووک بۆ خۆم بەدەست بێنم قیرسیا لە پرۆسە گەورەکە نا من ئامادەم خۆم حزبەکەم هەمووی بکەمە قوربان هەرێمەکە وڵاتەکەم دەبێ کار بکەین بۆ ئەوەی لە بەرامبەر ئەو هەموو دژایەتی و فشارەی ئەکرێتە سەرمان خۆمان بەهێز بین ئێمە عمقی سیاسیمان هەرێمی کوردستانە عمقی دەسەڵات و اقتصادمان هەرێمی کوردستانە دەوروبەرێکمانەیە دژی ئێمە ئاگرن پلانمان بۆ داڕێژن ئێمە نابێ تەبریر بدەینە دەست ئەوان دەبێ کاری جوان بکەین خزمەتی ملاتەکەمان بکەین و هەمومان بە خزمەت و بە نیشتیمان پەروەریەوە بڕوانین ئەم بێئومێدی لە ناو مجتەمع دروست بووە دەبێت نەهێڵدرێت دەبێت دەسەڵاتە بۆ خاتری خۆی بۆ خاتری سوڵتەکەی خەمی خۆی بێ. سپاس بۆ هەردوو عزیزم کاکشوا محەممەد چاودێری سیاسی کە لە شاری هەولێر لەگەڵمان بووی هەرا سپاس بۆ برای عزیزمە کاکسەتی بجەوەر نووسەر ڕۆژنامەنووس کە بامان شێو لە شاری هەولێر لەگەڵمان بووی بەڵام بینەرانی بەڕێز زەڵقەم شەوی پانۆراما پێشکەش کرا خواتان لەگەڵ.